ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. لە ماوەی ڕابردوو هەموو چاوەکان لەسەر دادگای فیدراڵی بوون بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام لە هەفتەی ڕابردوو دادگاکە 6 ئەندامی هەمیشەیی و 3 ئەندامی یەدەکی دەستیان لە کار کێشایەوە. ئەمە وای کرد بربەستێکی دیکە لە بەردەم موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست ببێ. تاوەکو ئێستا هەوڵەکان نابینرێن بۆ چارەسەرکردنی کێشەی موچە. ئێخۆ ناشکرێ موچەخۆران نزیک دەبنەوە لە 2 مانگ تاوەکو ئێستا موچەی مانگی پێنجیان وەرنەگرتووە. ئەزانین ناوچەکە لە ناو شەڕدایە، گۆڕانکاریەکان خێران ڕەنگە عێراقیش بگرێتەوە، بەڵام ئەمە هەمووی ناکاتەوەی کە گیرفانی موچەخۆر پارەی تێدا بێ. خۆ ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستان موچەی موچەخۆران پشتگوێ بخەن و هەمویان سەیری شەڕی نێوان ئێران و ئیسرائیل بکەن. بزانین چارەسەرەکان چین، چۆن دەتوانرێت کێشەی موچە لەگەڵ بەغداد چارەسەر بکرێت. دەبێ لە دوای دادگای فیدراڵی هەوڵەکان بۆ چارەسەرکردنەکان چی بێت. من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە مێوارەیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستانم کردووە بە خۆشحاڵیەوە. کاک دکتۆر زۆر بەخێربێن. زۆر سپاس. ئەگەر پێم بڵێیت ئێمە ئەوەی کە چاوەڕێمانەگە، من بیرمێ لەگە جناب هەر چاپێکەوتنێکمان کرد، باسیەوەمان کرد کە دادگای فیدراڵی چۆن دەتوانێت کێشەی موچە چارەسەرکات. جەنابەت هەندێک وردەکاریت باس کرد. ئێستا بۆ نمونە دادگای فیدراڵیش ینی بەو کێشەی کە تێی کەوتووە ڕەنگە ینی ئومێدێک نەهێڵێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەخۆران. ئەبێت چی بکەین و چۆنیش چارەسەرە بێ بەڕاستی. بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو لێەوە و لە بینەرانی بەڕێزی زووم. لە ڕاستیە پێویستە کات ڕاستی ئێستا کێشەی دادگای باڵای فیدرالی و کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە یەک بوو. لەو کاتێک کە خەریکی ئەمە بوو، ینی بینینی ئەو دۆسیە بوو، ئەو پرسە لە دادگای باڵای فیدرالی تەقیەوە، ینی مەسلەی کێشە ناوخۆیەکانی ناو دەسەڵاتی دادوەری تەقیەوە. بەڵام پێویستە کات لێکیان جا بکەینەوە. کێشەکانی دادگای باڵای فیدرالی کە وای لێ بەسەرها و بەتایبەتی کە پێنجشەمەی ڕابردوو نزیکی 9 دادوەریان بە دادوەری ئەسیل و ڕەسەن و یەدەگەکانیانەوە دەستیان لە کار کێشاوەتەوە. جیا بکەینەوە لە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. باجارە لەسەر کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان قسە بکەین و ئەوەی کە پەیوەندیدارە بە دادگای باڵای فیدرالی. ڕەنگە لەو چاوپێککەوتنی پێشوش کاک سامانەوەمان باس کرد بێت کە ئەم پرسە لە دادگای باڵای فیدرالی نەماوە. دادگای باڵای فیدرالی ئەرکی خۆی لەمڕۆ جەبەجێ کردووە. 2 بڕیاری سەبارەت بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەرکردووە. هەڵبەت بڕیارێکیشی لە سەبارەت بە مەلەفی نەوتی هەرێمی کوردستان کە پەیوەندیدارە بە مەلەفی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕیارێکیشی لەسەر ئەوە دەرکردووە. بەڵام لەو بڕیارانی کە سەبارەت بە موچەی هاوێتی پرسەکەی یەکلا کردوێتەوە کە پێویستە کات موچە بدرێ لەگەڵ تەوتینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێ. لە تەوتینە لە جاری یەکەم ئەوەی ساڵی پار بڕیارەکەی ساڵی پاریان باسی لە بانکە فیدرالیەکانە کرد. ئێستا بانکە ئەهلیەکانیشی تێکردووە، هەرچەندە لەو مەفهومەی کرد لەعنی لەوەی کە لە بڕیاری دووەم کە سەبارەت بە داواکەی سەرۆک کۆمار دەریان کرد لە 4 داواکاری سەرۆک کۆمار کە یەکێکیان ئەم دەرکردنی ئەمری وەلایی بۆ ڕەتیان کردەوە. 3 داوای سەرکۆماریان ڕەت کردەوە، 1 داوایان پەسەند کرد. هەندێک نەرمیتیایە سەبارەت بە مەلەفی تەوتین، بەڵام دیسانەوە کەی خوێنیتەوە ینی تێگەیشتنەکەت بۆ ئەوەیە کە ئەو داوای تەوتین، ئەوەی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی داوای تەوتینەکات بەو شێوازی کە لە حکوومەتی اتحادی و لە بانکی مرکزی ڕەنگڕێژ کراوە. لە ڕاستیە پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێککەوتنی حکوومەتی اتحادی و حکوومەتی دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ بێ. یعنی تەنانەت من پێم وایە ئەگەر ئەم دۆسیەیە دادگای باڵای فیدرالی بڕۆشتایە بۆ بڕیاردان تایە لێگەڕێن لە ئەمری وەلایەکە لەوەچە بۆ بە شێوەیەکی کاتی تا دەرکردنی بڕیاری لەو دوو دۆسیەی کە ئێستا چۆتە بەردەم دادگای باڵای فیدرالی سەبارەت بە موچە
ڕەنگە ئەمریکی وەلایی بدایە کە موچەیەکی تر بەهاتە هەیە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە دوجارە ئەو بڕیاری کە لە دادگای باڵای فدرالی دەرەچوو ئەگەر دادگاکە دەست بەکار بێتەوە ئەو بڕیاری کە دەرەچێت جیاوازە بێت لەو بڕیارانی پێشووی بۆچی چونکە ئەوەندەی من تێگەیشت بێتم ڕایەکی گشتی لە بەغایەسە دروست بووە پێیان وایە هەرێمی کوردستان بە شێوەیەکی هین چۆنی پێخۆش بێ ئاوا مامەڵە لەگەڵ بڕیارەکانی دادگای باڵای فدرالیەکە ئەوەی پێی خۆش نەبێ جێبەجێی ناکە وەکو مەسەرەنەوە بڕیاری کە سەبارەت بە مەلەفی نەو دیاوێتی یاسای نەوتۆغازی هەرێمی کوردستانی هەڵۆشاندوتەوە وانە دەسەڵاتی عقدکردنی لەمان سندوتەوە بەڵام ئەمان ڕۆشتن عقدیان کردووە ئێستا دوو عقدیان کردووە لەسەر سەبارەت بە غازدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە نازان یعنی گومان هەیە لەسەر چۆنێتی ئەنجامدانی ئەو عقدانەش ئەو بڕیاری دادگا فەرامۆشەکەن یەن بڕیارەکانی دادگای باڵای فدرالی سەبارەت بە موچە ئەوی ژەر ئینتیقایی مامەڵی لەگەڵاکەن مەسەرەن داوای تەوتینی کردو تەوتینەکە جێبەجێ ناکە بەڵام هاتووە ئەڵێ پێویست دەکات موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی اتحادیەوە بنێرێ و ئیلتیزاماتی خۆی جێبەجێ ناکە ئینتباعەکە لە بەغا ئەمەیە کە هەرێم ئەم بڕیاری دادگای باڵای فدرالی قۆستۆتەوە بۆی نەوتی خۆی بفرۆشێ کەس نازانێت چۆن ئەیفرۆشێ و داهاتە ناوخۆیەکانیش نەگەڕێنێتەوە بۆ حکوومەتی اتحادی لە هەمان کاتیشا موچەخۆرانی هەرێمی کوردستان بخاتە سەر بەغدا بیخاتە سەر عێراق بۆیە پێم وایە ئەگەر دادگای باڵای فدرالیش دەست بەکار بێتەوە لەو مەلەفانەیە بڕیار بدات بڕیارەکەی جیاوازە بێ لەو دوو بڕیاری پێشووی کە یاوێت هەست ناکەی ئەو ئەرکە دادگای فدرالی خۆی کردێ سەر شانی خۆی ینی پێش جەژنەواڵێکی بڵاو کردەوە گوتی هەوڵێن بڕیارێکی وەلایی دەربکەین سەبارەت بە موچە ئەنا خۆ چاوەکان لەسەر دادگای فدرالی نەبوون بەڕاستی بەڵێ وایە ڕاستە خۆی دواتر بۆ وای لێ هات فعلا ئەو هەڵەیان کردووە خۆیان کردویانە چاوەکانیان قسە سەر خۆیان وەگەرنە و ئەو هینەش ئەو بەیاننامەی کە دادگا دەری کرد کە بەڕاستی حەق نییە دادگا بەیاننامەشت دەڕاست دادگا پێویست دەکات پرۆسەی دادبینی خۆی ئەنجام بە حەقی نەبێ بەسەر مەسەلەی سیاسی وانەوە کە بەداخەوە ئێستا ئەم پرسانە تێکەڵە بێ لەگەڵ کارەکانی دادگایە بەڵام هەم خۆیان ئەو چاوەڕوانیان بۆ خۆیان دروست کرد هەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و عێراقیش خۆیان لە هەموو بەرپرسیارەتێک دزیوەتەوە بەڵێ خۆیان لە هەموو بەرپرسیارەتێک دزیوەتەوە ئەڵێن چاوەڕێت بڕیاری دادگای باڵای فدرالیەکە لە کاتێکە بەڕاستی یعنی بەرپرسیارەتی هەردوو لایەن ئەمە نییە ئەبێت چی بکرێ ینی ئێستا بۆ نمونە ئێمە باسی ئەومان کرد یعنی جەنابەت ڕاشکاوەڵەی ئەمە کاری دادگانیە دادگای فدرالیش ئێستا بۆ نمونەوە دۆخەکەیەتی کە نۆ کەسی دەستی لە کار کێشاوەتەوە ئەخۆ ئەم میلەتە ناکرێ هەروە بێ موچە بێ چارەسەرەکە چی ئەبێ بە بۆچوونی جەنابەت لە ڕاستیە کاک سامان من حەز ناکە یعنی ئێستا ئێمە لە دۆخێکین لەم ناوچەیە دۆخی شەڕە شەڕە و خۆمان نەزان هەموو ڕۆژێک نەکرد شەڕەکە لە وڵاتێکی دراوسێمانە و لە ئێران شەڕە و ئەوە بەڵکو هەموو ڕۆژێک خۆمان هەمومان ئێستا لە هەرێمی کوردستان هەست بەو جوڵە سەربازیانەکەین بە ئاسمانەوە لانی کەم بە ئاسمانەوە هەمومان وڕەوڕی تیارەوە بیستین یعنی ئێمە ئێستا لە دۆخی شەڕین و ئەو شەڕە ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ کاریگەری لەسەر ئێمەش بەجێ ئەڵێ بە هەرێمی کوردستانەوە بە عێراقەوە و ئێستا ئێمە لە دۆخێکین کە گۆڕانکاری لەم ناوچەیە ڕەنگە دروست ببێ ئایا حازرین یا حازر نین بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر نابەرپرسیارن زۆر نابەرپرسیارن لەم کاتەیە کە پێویست بوو یەکگرتوویەکی نیشتیمانی دروست ببێ بۆ ئەوەی کە ئەم شەڕە تەبیعاتی سەلبی لەسەر هەرێمی کوردستان بەجێ نێڵێ کە بەداقەوە هەموو جارێک کێشەیەک لەم ناوچەیە ڕووەدا بەهۆی نەزانی و ناکارامەیی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە گورزێکی بەرێ ئێمەشەکەوێ لە بری ئەوەی بەدوای ئەوە بوونایە یەکگرتوویەکی نیشتیمانیان دروست کردایە دەسەڵاتیان لەگەڵ خەڵک ئاشت کردایەتەوە هیچ نەبێ بە ناوی ئەوەی کە لە پاری ژێرزەمینەکانی خۆیان دەریهێنن نازانم لە پاری پارتی و یەکێتی ئەیەن لە پاری بەرپرسانی هەرێمەیەن لە پاری کۆمپانیەکانی خۆیانەیەن بە ناوی ئەمەشەوە بێت کە ئێمە هەمومان ئەزانین پارەی هەرێم هەر لەو چاوپێکەوتنی پێشوو کە لەگەڵ جەنابەت کردمان باسمان لەوە کرد کە داهاتی هەرێمی کوردستان زۆر بە زیاترەوە بەشی موچاکە ئێمە وامان وت یعنی کەوت نەوێ زەمان و ئێوە نازام چیڵێن و ڕەنگە خۆت هەندێک من هەموو کۆمنتێکە خوێنمەوە لە ڕاستیە کە بۆ مەنووسرێەوەمانە
بەڵام هەر ماوەیەکی نەبەر دوایی ئەوەی کە ناوی وەزیری داراییە لە هەرێمی کوردستان وتی بەڵێ فعلەن لە چاوپێکەوتنێکە وتی بەڵێ ئێمە گەر ناچارمانکەن موچەمان پێدرێ ئەی باشە ئەمە تۆ وەکو خەنجەرەکەی کابرا بۆ کەی هەڵگرتووە یعنی زروف لەمە ناخۆشتر بۆ خەڵک ئەبێت چی بێ تۆ جەژنێک تێپەڕیوە لە باتیەوەی جەژنانە بی بە خەڵک موچەی و بڕیوە دوای ئەوە هەموو هینەکە تێناوەتە سەر دادگای باڵای فدرالی و دادگای باڵای فدرالیش ئاوای لێ بەسەر هاتووە لە بریەوەی بێن شێوەیەک لە نزیک بوونەوە لەگەڵ خەڵک دروستکەن ئەوە تا زۆر بێباکانە مامەڵە لەگەڵ خەڵکەکەن و یعنی وەکو ئەوەی کە ئەسڵان ئەمان بەرپرسیاریتیان بەرامبەر بە خەڵک نەبێ ینی سەیریکە هەموو ئەو شتانی کە پەیوەندیدارە ڕەنگە بۆ بەرپرسانی عێراقیشانی ئەمەندە گرنگ نەبێ کە تۆ میلەتەکەت موچەی یا موچەی دیە ئەزانی ئەوە هین شتێکت بیر خستمەوە ئەو کاتی ئیبراهیم جعفەری بەڵام سەرۆکوەزیرانی عێراق بوو بۆ خولێکی تر بۆ کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خولی یەکەم کرا ئەویست بمێنێتەوە ئەو لە حکوومەتە ڕاگوزەرەکە بوو سەرۆکی حکوومەتی ڕاگوزەرەکە بوو ئەوەی سەردەمی قانونی ئیدارەی دەوڵەت و هەڵبژاردنێک کرا جەمعیەیەکی نیشتیمانی دروست کرا بۆ نووسینی دەستور ئەو لەو کاتەیە سەرۆکوەزیران بوو ساڵێک بوو مادەی 57 و 58 لە دەستوری عێراق هەبوو سەبارەت بە ناوچە جەناکۆکەکان دوای ویستی بە وەکو سەرۆکوەزیران بمێنێتەوە کورد اعتراضی کردوتیان تۆ مادەی 57 58 نیە 58 مادەی 58 جێبەجێ نەکردووە و ئەوانە ئەویش هاتبوو لێرە کۆبنەوەی لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێک لەم حیزبانەی هەرێمی کوردستان کردبوو لەوێ باسی ئەم بابەتانە کرابوو ئەویش وتبووی کاکەجان من سەرۆکوەزیرانی هەموو عێراقم بەرپرسیارەتیم بەرامبەر بە هەموو خەڵکی عێراقەیە لەم کاتەیە احتیلال هەیە لەم کاتەیە تەقینەوە و شەڕ و کوشتار و ئەوە هەیە مقاومە و نازام چی هەیە ئێمە دنیایەک مەشاکلمان هەیە باشە ئەوە من نەم پەرژایە سەر ئەوەی کە باسی مادەی 58 کۆمویانە ئێوە سەرۆک کۆمارتان هەیە ئێوە وەزیرتان هەیە ئادێ ئەوە بەشێکیان لێرن ئادەی بۆ یەک جار ئەوانە باسی ئەم مۆزوعیان کردبێت لە حکوومەتی اتحادی لە دەسەڵاتەکانی اتحادی کاکە ئەوان بۆ خۆیان مشاکلی تایبەت بە خۆیان هەیە ئەو یعنی مەسەلەن سوودانی ئێستا مشکلەی ئەوەی هەیە کە چۆن موچە دابینکە بۆ پارێزگاکانی تری عێراق و تا ئێستش موچەی هەرێمی کوردستانشان دابین کردووە لە ڕاستیە پێویستەکە دان بۆوا بنین کە سەرباری ئەوەی هەرێمی کوردستان دوای هەمواری یاسای موازنەی عێراقیش کە لە یاسای موازنەی عێراق کە هەمواریان کرد دانا کە چۆن نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ لە ڕێگەی سۆمەوە بڕی پارەکەی کە ئەیەم بە هەرێمی کوردستان چەند بێ زیایان کرد لە 6 دلاری عێراقەوە کردیان بە 16 دلار سەرباری هەمووەمانە ئەمان نەوتیان تەسلیم نەکرد ئەوان هەر موچەیان ناردووە بەڵام ئێستا کە دۆخێکی تر هاتوتە کایەوە و ماوەی لەمەوە پێش عێراق خۆی بۆ خۆی کە کورتهێنانی دارایی هەبوو لەبەرەوەی نرخی نەوت دابەزی بۆ ئێساەوە نرخی نەوت تۆزە سەرکەوتوتەوە زیاترە لە 70 دلار کە نرخی نەوت لە قانونی موازنەیە بە 70 دلار چەسپێنراوە و لەگەڵی کێشەی نەختینەوەوانەی هەبوو یعنی ئەو خەمی خەڵکەکەی خۆیەتی بە تایبەتی بەرەو هەڵبژاردن نەڕۆن ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش ئەبوو مشهوری خەڵکی کوردستان بخۆن بە تایبەتی وەکو دیسانەوە باسیەکەمەوە لە چاوپێکەوتنی پێشوو باسمان کرد لە ڕاستیە کەس لە کوردستان باوەڕ ناکات داهاتی ناوخۆیی هەرێمی کوردستان بەشی موچە نەکە بەنەوتەوە بە داهاتە ناونەوتیەکانەوە بەو هەموو باج و سەرانەی کە لە خەڵکەسەن و لە کۆمپانیەکانی خۆیانی ناسەنن ینی سەیری کە ئاخر وەڵڵاهی ئەمە مفارقەیەکی زۆر سیرە تۆ کۆمپانیا گەورەکان کۆمپانیا زەبەلاحەکان کە داهاتیان بە ملیۆنان دۆلارە مانگانە ساڵانە لە بە ملیارات دۆلارە لە باش بەخشیوتن باج و سەرانە لەسەر خەڵک زیاد کردووە ئی باشە ئەگەر بێی بە شێوەیەکی عادلانە باج بسەنی هەر قانونەکانی عێراق جێبەجێکەی سەبارەت بە باج بەدڵنیاییەوە داهاتەکانی هەرێمی کوردستان بەشی موچە و بەشی هەموو هینەکانی ترەکە و بەڵگەشمان بۆ ئەمە چییە؟ باشە ئێستا خەڵک موچەی وەرنەگرتووە وانە؟ تۆ بینیوتە هیچ دامەزراوەیەکی حیزب حکومڕانەکانی هەرێمی کوردستان تووشی کێشە بێت دامەزراوەی دارایی دامەزراوەی ڕاگەیاندنیان دامەزراوەی ئەمنیان هیچیان تووشی کێشە بوون باسی ئەوەیە تەلەڤزیۆنێکیان داخست بێ ئەمانە ئەم ئێستا سێری کە یعنی بۆ بە منافەسە و ململانێ لە نێوان کوڕەزاکانیانە خۆیان تەواو بوون یەکی تەلەڤزیۆنێک کوڕەزاکانیان خەریکی منافەسەن لەوەی کە ئەم تەلەڤزیۆنە دابنێ ئەو تەلەڤزیۆنە دابنێ
بیستێ یەکێک لەم تەلەڤیزیۆنانە داخرابێ چییە وەڵا لەبەرەوەی هەرێمی کوردستان داهاتی هەیە بیستێ یەکێک لەمانە تیارە تایبەتەکەی خۆی فرۆشت بێ چییە وەڵا هین دۆخی دارایی خراپە بیستێ یەکێک لەو زانکۆ تایبەتانی کە خۆیان دایانناوە ئەو خەسەخانە تایبەتانی کە خۆیان دایانناوە تووشی کێشە بوو بێ ئەوان تووشی کێشە زۆر باشە دوکتای من هەمیشە بەڕاستی لە زۆربەی میوانەکانم پرسیارەکەم یعنی بەرپرسانی حکوومەتی عێراق هەموو ئەم شتانی کە جەنابەت باسیەکەی دەیبینن ئەچێتە بەردەستیان ینی لە جیاتیەوەی بێن سکاڵا لە دژی ئەم بەرپرسانە بۆ نمونە ئەم کۆمپانیاکانیان پارەکانیان بکات یە سزای خەڵکەیە سزای موچەخۆرەیە ئەمەش جۆرێک لە نادات پەروەریتیانیە بەڕاستی بەدڵنیایی یا جۆرێک لە پەیوەندی سیاسی و پێکەوە هەڵسو کەوتی دارایی نییە لەگەڵ بەرپرسانی هەرێمە بەدڵنیاییەوە قسەی جەنابەت باسەکەی زۆر ڕاستە ئێمە ئێستا قسە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بە زمانی کوردیەکەین و ئەو قساناکەین کە پێویستەکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیبیستن بەڵام هەر ئەم بەندەی خوایە کە ئەگەر قسە بە زمانی عەرەبی یەکەم ئەم قسانی تۆ یکەم ئەم قسانی تۆ یکەم و نەکرد لە ڕاگەیاندنەکان لە ساڵی 2020 لە کۆبوونەوەیەکی سەرجەم قیاداتی سیاسی عێراق و هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق ئەمەم باس کردەوە چوار سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی دادوەریش لەوێ بووە دانیشتووە ئەو کاتە هەندێک لە زیندانیانی چالاکوانانی بادینان دەستگیر کرابوون مستەفا کاظمی سەرۆکی حکوومەت بوو داوام لە قسەکردنەکانمە داوام کرد و ئەمە هەموو سەرۆکایەتەکان بەشدار بوون قیاداتی سیاسی عێراق هەمووی بەشدار بوون بە قیاداتی سیاسی هەرێمی کوردستانیشەوە هەندێکیشان یعنی ئێستا ڕەنگە گویان لێبێ لەو کۆبوونەوە داوام کرد وتم بە داوام لە مستەفا کاظمی کرد وتم هەندێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەر نەبوونی موچە و پێنەدانی موچە اعترازیان کردووە هەر لەبەرەوەی اعترازیان کرد ویستیویان خۆپشاندان کە آخر خۆپشاندانەکەشیان نەکرد ئەو چالاکوانانەی بادینان خۆپشاندانەکان نەکرد گرتنیان ئەوە گرتوونیان داواکەم لە بەیاننامەکەی کە دەرەچێ ئەوەی تیابێ کە من داوا بکرێت کە بە شێوازێکی مەدەنیانە مامەڵە لەگەڵ خۆپشاندەرانە بکرێ و وەڵامی داواکاری خۆپشاندەران بدرێتەوە هەندێک لە سەرکردەکانی شیعە دوایی مستەفا کاظمی ڕازی بوو بەس ئەوانەی اعترازیان کرد وتیان دەبەرەوەی دکتۆر فواد حسین لەوێ بوو نوێنەرایەتی پارتیە کرد اعترازی کرد ئەوانیش لەگەڵ اعترازیان کرد وتیان ئەمە شتێکی ناوخۆیی هەرێمی کوردستان وانەیە منیش ڕاستیەکەی یەکسەر ڕوبەڕوو ئاوا ڕوبەڕوو بە خۆیان ئەو قسەی کە جەنابەت باسیەکەی باسم کرد وتم بۆ ئەوەی بزانم انطباعی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئێوە ئەوەیە کە ئێوە لەسەرەوە مجاملەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەکەن بەڵام کە یێتە سەرەوەی ئەمان هەراوە دەسم بۆ ڕاکێشان ئەمان نەوتە فرۆشن بۆ خۆیان داهاتەکان تەستیم بە حکوومەتی اتحادینیان ناکەن سزای خەڵکی کوردستان دەن کە خەڵکی ژێتە سەرجادە ئێوە هەڵوێستان نییە بەرامبەر بەمە بۆیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی زۆر ڕاستە یعنی سەیریکە ئێستا تیانە بە ناوی تەیاری مەدەنیەوە ئەوێ خۆی هەڵبژێرێ بۆ ئەم هەڵبژاردننی عێراق و ببێ بە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق هەر لە ئێستاوە خەریکی مجاملەکردنی ئەمانەیە هەر لە ئێستاوە یعنی ئەمە لەسەر تەیاری مەدەنی بێ لە عێراق بێ بە سەرۆکوەزیرانی عێراق هەر لە ئێستاوە ڕۆشتۆ بۆ سەری ڕەش و ڕۆشتۆ بۆ لای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هەر لە ئێستاوە مەیانە لەگەڵانە خۆشکە بۆیە ئەو قسەیە زۆر ڕاستە ئەوانە فەرموو ئەگەر مەسەرەن بۆ نمونە ینی ئەوەمان باس کردو زۆر جارەمان باس کردو ئەگەر بۆ نمونە پارێزگاری بەسڕە داهاتی نەوتی بەسڕە نەنێرێتەوە بۆ حکوومەتی اتحادی پارێزگاری بەسڕە عقوبە درێیە موچەخۆری عێراق موچەخۆری بەسڕە عقوبە درێ بۆیە ئەو قسەیە زۆر ڕاستە ئەو قسەی زۆر لە شوێنی خۆیت ئەی باشە کەواتەیە ینی چارەنووسی خەڵک چی لێتێ ینی بەڕاستی ئێوە کە باسیەکەن ئەمە دۆخی هەرێمی کوردستانەوەش عێراقە بەڕاستی عێراق ئێسا لە ناو گێژاوێکە خۆی کە سەرقاڵیەوەیە کەم شەڕە بەکوێگە ئایا خۆی گورزی بەرەکەوێ یا بەرناکەوێ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی لە بەردەسە ئەکرێ یا ناکرێ لەم دۆخەیشە ئەوەی کە چاوەڕێی پارەکە موچەخۆری هەرێمی کوردستانە لە بەغدا هەرێمی کوردستانیش ئەوە تا هیچ هەوڵێک نابیندرێ بەڕاستی ئەوەی کەیت بەس لە ڕاگەاندەکانە داوا ئەکرێت و هەوڵ بدرێت و موچەکە بێت هیچیکە نیانی خۆی لە ڕاستیە زۆر گرنگە کە فشار لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان هەبێ بۆ فشارکردن لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەم لە ئاستی گشتی و خەڵک و چالاکوانان و ئەوانە و هەم لە ئاستی ویستمەرەوە بڵێم بەڕاستی
ئێمە هێزی ئۆپۆزیسیۆنمانەیە بێدەنگە خەڵک بێدەنگە دەوامی خۆی ئەکە فشارێکی مەدەنیش ڕاستە پێویستەکە فشاری مەدەنی هەبێ فشاری مەدەنی لە ڕاستیە یعنی تونندوتیژی بە هیچ شوێنێکمان ناگەێنێ وە تونندوتیژی دووبارەکردنەوەی ئەزمموی تاڵی هەر ئەمەیە کە ئێستا ئەمی لێ بەرهەم هاتووەوە ئێستا ئەوەی گیرمان خواردو بەدەست کۆمەڵە خەڵکەوە کە چەک بەدەست بوون لە شاخ و ئێستا شەرعەتێکی شۆڕژگەڕیان هەیە و لە ئەنجامیەوە دۆخی هەرێمی کوردستان بەم دۆخە گەیشتۆ بۆیە تونندوتیژی بە هیچ شتێکمان ناگەێنێ فشاری مەدەنی گەورە بە تایبەتی ئێستا کۆمەڵە هێزمان هەن خۆیان ناو هێزی ئۆپۆزیسیۆن و ئەوە هەڵبژاردنیش نزیکە ئەمانە وەکو هێزی ئۆپۆزیسیۆن بەشدارە من لە هەڵبژاردنەکانە ئەمان و لەگەڵ خەڵک بە شێوەیەکی گشتی فشارێکی مەدەنی بکەن بۆ ئەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناچار بکەن یان موچە بن یان بڕۆن لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێککەون ڕێککەوتنێکی وا کە دەستەبەری موچەخۆرانی هەرێمی کوردستان بکات. ئێستا ڕەنگە زۆر لە سیاسیەکان ئەوانەی کە لە بەرەی ئۆپۆزیسیۆنن لەگەڵ خەڵکیشە چاوەڕێی گۆڕانکاریەکی ڕیشەیی بکەن لە عێراقا بەهۆی ئەم شەڕەوە منەمەیە بۆچوونی جەنابەت بزانم ینی ئەم گۆڕانکاریە دروسە بێ یا هەر هەمان وەکو ئیناڵێت تاس و حەمامە ینی هەرێمی کوردستان ئەمەی کە هەیە حکومڕانەکە ئەمەی کە هەیە لە بەغا ینی ئەم شەڕەت چی ئەگۆڕێ لەم دۆخە لە ڕاستیە وابزانم جاری پێشوشاندێک ئاماژەمان بەم پرسە کرد لە ڕاستیە ئەگەر دۆخی هەرێمی کوردستان چارەسەر نەکرێ بەم شێوەی ئێستایی بمێنێتەوە هەر گۆڕانکاریەکیش بێتەکایەوە لە ناوچەکەیە نەک نابێتە هۆی باشمونی دۆخی هەرێمی کوردستان بەڵکو هێندەی تر دۆخی هەرێمی کوردستان باتە دواوە گۆڕانکاری دروست ئەم ناوچەیەکە کە پڕ لە گۆڕانکاری و بەردەوامیش گۆڕانکاری تیاێت تو سەیریکە هەموو 10 ساڵ جارێک شتێک ڕۆدا لەم ناوچەیە گۆڕانکاریە گێتەکایەوە ئەوەی کە وا ئەکات تۆ سوود لە گۆڕانکاریەکان ببینی بە شێوەی ئیجابی و خۆت لە مەترسیەکان بپارێزی ئەو مەترسیانی یەتە پێشەوە ئەوەیە کە خۆت چەنە ئامادەیت وەگەرنا تۆ بەم وەزعی ئێستەی هەرێمی کوردستانەوە کە کەس بە کەس نییە یعنی نەداهاتی ناوخۆ دیارە ئێمە ئەسڵەن لە دوای 30 ساڵ خاوەنی شوناسێکی نیشتیمانی و نەتەوەیی نین سەیری کە ئێستاش نەکردوو ئیدارەی بەردەوام قوڵ و قوڵترەکەنەوە بەڵکو خەریکە ئیتر بە تەواوەتی خەڵکی دهۆک و سلێمانی و هەولێر و ئەمە بە تەواوەتی لێکدا ئەبڕن تۆ ئێستا خوا قسەم بیر نەچێت و ئێستاش لەسەرەوە بۆچوونەی خۆتی کە دەتگوت هەرێمی کوردستان بە خەڵکی نەخوێنەوە بەڕێوە ناچێت لە ڕاستیە ڕاستی ئەو قسەیەمان ئێستا لە هەموو کات زیاتر بۆ دەرکەوتووە ئەزانی نەخوێندنەوەی دروستی پێدراوەکان ئەوە 2016 بەردەوە قسەیان کرد 2017 نەخوێندنەوەی دروستی پێدراوەکان لە پێدراوە ناوچەیی و نێودەوڵەتیەکان وای کرد هەرێمی کوردستان لە کیانێکی نیمچە سەربەخۆوە ئێمە بەڕاستی لە دەوڵەت زۆر گەورەتر بووین یعنی پێش ئەنجامدانی ڕێفراندۆم ئەوە ئەبێتی ناو کەوانەیە نایبنین ڕێفراندۆم چونکە هیچ بەرهەمێکی لێ نەهاتەکایەوە پێش ئەوە ئێمە کیانێکی نیمچە سەربەخۆ بووین لە ئاستی نێودەوڵەتی مامەڵەمان لەگەڵا کرا و بۆ یەکەم جار لەو کاتەیە کە ئەو قسانەمان کرد بۆ یەکەم جار کورد توانی دەستی بگات بە هەموو ئەو خاکەی بە کوردستانی زانێ لانی کەم لەم بەشەی کوردستان بۆ یەکەم جار یعنی ئێمە لە مەندەلی و خانەقینەوە کورد بەدەستیەوە بوو هەتاکو شنگال هەموون تەنانەت بەشێک لەو ناوچانشی کە ناوچەی کوردینین مەسەن حەویجە و ئەو شانە بەدەست کوردەوە بوو بە خوێنی هەزاران پێشمەرگە بە برینداربوونی سەدان هەزاران پێشمەرگە و شەهیدبوونی سەدانیان ئەوە بەرهەم هاو بەڵام بە کارێکی نەزانانە بزانە چیان لە دۆخی هەرێمی کوردستان بزانە بە شەو ڕۆژە چیان کرد بە هەرێمی کوردستان نەکە هەموو ئەو دەستکەوتانیان لە دەستدا بۆیە من ئەڵێم ئێستاش ئێڵێمەوە ئەوە گرنگ نییە چی لە دەوروبەرت ڕۆدا ئەوە گرنگە تۆ خۆت چیەکەی بزانە چۆن هەمویان لە دەستیا بە ناوی سربەخۆفرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانەوە ئەوەی لەژێر خاکەکەشمان نابوو ئەوەی کە سەروەتی نەوەکانی داهاتووشمانە هەڕاج فرۆشیان کرد بە ئێستاشەوە هەڕاج فرۆشیەکان لە باتی ئەوەی هەرێمی کوردستان بەرنە قۆناغێکی گەورەی پێشکەوتن و بەرەو پێشوون لە ڕووی ئابووری و لە ڕووی فراوانکردنی سێکتەرەکانی تر و بوژانەوەی ژێرخانی ئابووریەوە ئەوەتان نەوتە فرۆشن و موچەشان پێ نادرێت نازانم یانجە بۆیە لە ڕاستیە ئێستا زیاتر لە هەر کاتێک مزاقەتی ئەو قسەی کە کاتی خۆی کردومانە دەرەکەوێت
زۆر باشە طبعا بۆ زانیاریت یعنی کە من ئەم قسانە کەم کاک سامان بەڕاستی زۆر ئازارمانە یعنی ئینسان زۆر دڵتەنگ و دڵناڕەحەتە بێ کە ئەم قساناکەین وانە بێ کە من پێم خۆش بێ و قسەیم سەرکەوتوو بێ کاک سامان من حەزەکەم یەکشت بزانی هەموو ملەتانی تری پێشکەوتووی دنیا شانازی بە وڵاتی خۆیان و بە خاکی خۆیان و بە نیشتیمانی خۆیانەوەکەن ئێمە نەبین سەیری کە بەهۆی ئەم حکومڕانانەی هەرێمی کوردستانەوە خەڵک ئێستا نەنیشتیمانی بەلاوە گرنگ ماوە نەخاکی بەلاوە گرنگ ماوە نەداهاتووی خۆی بەلاوە گرنگ ماوە ینی من یەکشت بۆ گەرمەوە کە زۆر کاریگەر بوو لەسەر زۆر کاریگەر بوو لەو ماوەی پێشوو داوت کرابووین بۆ کۆبوونەوەیەک چاتەم هاوسە مانگی 11 ساڵی ڕابردوو داوەتی کردووی بۆ کۆنفرانسێک لە لەندەن کە لە فڕۆکەخانەی هیثرۆ تیارەکەمان نیشتەوە من کچێکی گەنج دەتەنیشتمەوە بوو لەو لاشەوە یان کچێکی ئینگلیز بوو لەو لاشەوە خاتونێکی ئاوە تۆزە بە تەمەن لە تەنیشتیەوە هەبوو کە فڕۆکەکە نیشتەوە خاتونە کشە گەنجەکە بە خاتونەکەی تەنیشتی وتی وەڵکەم هۆم بەخێر بێتەوە بۆ ماڵەوە دڵم خۆرپەی کرد باوەڕە هەبێت دڵم خۆرپەی یعنی سەیری کە میلەتانی تری دنیا ئاوان بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وایان کردووە کە خەڵکی ئێمە ئێستا سەیری کە ئەمانە نەکەر ئەوەی کە ئەم حکومڕانیە خراپەیان کرد و ئەبینی چۆن کردیان بەڵکو ئەو هەستی خۆ بەکەم زانینەی لای تاکی ئێمە هەبوو بەهۆی ئەوەی کە هەمیشە شوناسێکی نیشتیمانیمان نەبوو و ینی ئەمەیان زۆر زیاتر تۆخ کردەوە ئەوەی کە نارەکانمان و دوژمنەکانمان پیانەوتین ئەیانوت ئەمانە نازانن حکومڕانی بکەن وانە بوو پیان وان پێوتین ئەمانە خەریکە مەساقەتی ئەو قسانە دروستەکەنەوە بۆیە لە ڕاستیە ئینسان وەکو مرۆڤ ینی زۆر بە ئازارەوە ئەم معاناتانە باسەکات کە هەمومان خوازیاریەوە ئەوەین و ئەوە هەین و ئێستاش هەرە بێ وا بکەین ینی تا ئەمە وڵاتەکەمانە ینی من سەرباری هەموو شتانە پێم وایە کە ئەمە وڵاتی خۆمانە و ئەبێ وەکو باسم کرد بە شێوازی مەدەنی بجەنگین لە پێناویەوەی لەسەر ئەم خاکی خۆمانە بە شێوەیەکی کەرامەتمەندانە و شەرەفمەندانە بژین و دەسەڵاتێکی باش زۆر باشەمەی بۆ چوین جەنابەت وەرگرم لەسەرەوەی من لەم شوانە مقابلەی بەرپرسێکی پارتیم کرد ئەڵێ بۆ نمونە ئەوان هاتوون گرێبەستێکیان لەگەڵ ئەمریکا کردووە لەسەر غازەکە ینی لە دوای ئەم گرێبەستە دەگوترێت ینی ئەوان پیان وایە ئەم سزادانەی هەرێمی کوردستان خودی حکومەتی عێراق نییە ئەوەی کە باسە کرێ دەوڵەتی قوڵ لە ناو حکومەتەکەیە ئەمە ئێرانە ئەم داشانە جوڵێنێت و سزاکە دەرەکە پێیان وایە لە هەموو نەهامەتیەک و شەڕێکدا ئەمریکا لە پشتی ئێمەیە لە بەرەوەی دۆستمانە خۆش دەزانێت سا شەڕەکەەوە 9 ڕۆژە بەردەوامە تاوەکوسا بە فەرمی ئەمریکا دان بەوانانەیە کە پشتیوانی ئیسرائیل بکە کە بەو هەموو قووە و هەموو دۆستایەتی کە هەیەی ئەمە ئەمریکا ئێمە ینی بەڕاستی باجەکە ناوخۆییە ئەیین یا ئیقلیمیە لەسەر ئەم دۆخە دەست خۆش بە سپاس دەکەم بۆ ئەم پرسیارە تەوان ئەچینە بابەتێکی تریشەوە بەڵام باجارێ دایرێکت وەڵامی پرسیارەکەی جەنابەت بمەوە لە ڕاستیە نابێت لۆمەی کەس بکەین جگە لە خۆمان و نابێت ئێستا لە هەموو ئەو ڕووداوانەی کە لەم ناوچەیە ڕوەدەن بەوەشی کە جەنابە باسی کرد ئیسرائیل چەندە نزیکە لە وڵاتیە گرتوەکانی ئەمریکا ئەسڵەن بەبەری پێشەوەی ئەمریکا داهانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وە نەکەر ئەوە بەڵکو ئەمریکا خوازیارە لە دوای ئەو تەرتیباتانی کە لەم ناوچەیە و لە دوای ئەم شەڕەیە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئیسرائیل بەجێبێڵێ خۆی یەکلا بکاتەوە بۆ پرسی سین و ئەوانە بەڵام سەرباری هەموو ئەوانە ئەوە تا بزانە ترامپ چەند متەڕەددە لە پشتیوانیکردنی ئیسرائیل هێنا لێدانی بنکە ناوکیەکانی ئێران نەکەرەوە بەڵکو ئێمە ئەزمونێکی خۆشمانمان لە بیرە لە ڕاستیان نابێت گلەی لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەین ئێمە ئەوروپیەکان بە تایبەتی فەڕەنسا و بەریتانیا لە سەرەتای سەدەی 20 غەدرێکی گەورەیان لێ کردین کە
لە هەموو ڕێخستنی خەریتەی ئەم ناوچەیە کورد نەبوو بە دەوڵات و دوایی لە ئەنجامی ڕێکەوتنامەی لۆزان ڕێکەوتنامی سیڤەریان وەلانە بەڵام لە دوای 91ەوە لە دوای ساڵی 1991ەوە ئەوەی کە ئەم کیانی بۆ هەرێمی کوردستان دروست کرد یەکەم کۆڕەو بوو کۆڕەوی ملیۆنی خەڵکی کوردستان دووەم دەستێوەردانی مرۆیی کۆمەلگای نێودەوڵەتی بوو ئەوە وای کرد ئەو فاکتەری سەرەکی بوو بۆەوەی کە ئەم کیانە دروست ببێ بۆیە نابێگلەی لە کۆمەلگای نێودەوڵەتی بکەین بەڵام سەیریکە لە ڕێفراندۆمە ئەمانە زۆر باسی ئیسرائیلیانە کرد کە ئیسرائیل پشتیوانیانە من هەندێک لە سەرکردەکان مەدوان غیر مباشردا یعنی یەکێک لە سەرکردەکان داوای لێکردە من بگەڕێمەوە بۆ هەولێر بۆ ئەوەی سەرپەرشتی دانیشتنەکەی هێم بکەم دانیشتنی ئەوەی کە بۆ ڕێفراندۆم لە ڕاستی تەفاسیلی لە کاتی ترا باسەکەم دوو سەرکردەی ئەم ناوچەیە داوان لێکردم ئەو کاتب لە تەفاسیلەکەی لە کاتی ترا باسەکەم بەڵام من قایل نەبووم بەوە وتم باشە بەڕێزت ئێستا لەگەڵ کاک مەسعودا خەریکن بۆ ئەم ڕێفراندۆمە و کار لەسەر ئەم ڕێفراندۆمەکەن هیچ گەرانتیەکتان وەرگرتووە وتی وەڵاهی وابزانم کاک مەسعود هەندێک گەرانتی وەرگرتووەمانە وتم وەکو چی وتی باسی ئیسرائیلەوە ناکرێ وتم ئەو بەڕێزە تا ئێستاش لەخوا بەزیابە لە ژیانایە وتم دا ئەوە بزانە ئەگەر ئەو ڕێفراندۆمە کراو لێمان قەوما نە ئیسرائیل و نە باوکی ئیسرائیلیشمان هەنامانەوە نایێت خۆ بینیشمان دۆخەکە چی لە بەسەرەوە بۆیە ئەمە نزیکە لە ئەمە زۆر دوور نییە لێمانەوە بۆیە زۆر ئەمە من پێم وایە ڕەنگە بەشێکی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆشانە مازانن بەڵام یانوێ خەڵک مەشغوڵکەن بەمەوە بەڵام با لەمەوە بچین بۆ پرسێکی تر لە ڕاستی ئێمە نەتەوەیەکین لەم ناوچەیە ژین لەم ناوچەیە ژین لەگەڵ کۆمەڵێک نەتەوەی ترا هەندێک یاری زۆر مەترسیدارە بۆ ئێمە وەکو کورد ئێمە لاوازی ئەگەر سەیری دەوروبەرمان بکەی لە هەمویان لاوازتر ئێمەین بە عراقیشەوە بە عەرەبی عراقیشەوە ئێمە لاوازترین لە عەرەبی عراقیش کە ئەوە عەرەبی عراق دەوڵەتی عراقی چی نییە وا بڵین هیچی نییە کۆمەڵ تیاری هەیە هەندێک بەڵام سەرباری ئەوە لەوان زۆر لاوازترین ئێمە زۆر لاوازترین لە ئێران ئێمە زۆر لاوازترین لە تورکیا هەر یاریەکی مەترسیدار کام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیکەن کارێکی هەڵاکەن لەوەی کە ڕەنگە ئەم نەتەوانەی دەوروبەرمان ئەم دەوڵەتانی دەوروبەرمان بە دەوڵەتە گەورەکان نەوێرن یان بۆ نمونە بە ئیسرائیل نەوێرن بەڵام بە ئێمە وێرن بۆیە مەزلوم عەبدی کارێکی زۆر زۆر عاقڵانەی کرد کە لەو کاتەی قەتڵ و عامەکانی ناو سووریا دروست بوونی ساحل ڕۆی لەگەڵ حکوومەتی سووری ڕێککەوت تۆ پێویستە کات گەلەکەی خۆت بپارێزی ئەزمون لە ڕابردوو وەربگری ئەزمون لە ڕابردوو وەربگری گەلەکەی خۆت نەخەیتە تەهلوکەوە بە شێوەیەکی سادە و ساکار خەڵکی خۆت نەخەیتە تەهلوکەوە بۆیە زۆر زۆر گرنگە لە باتی ئەوەی بگلین لەو شەڕانەوە خەریکی خۆمان بین خەریکی بنیاتنانی ژێرخانی ئابووری بین خەریکی دروستکردنی دامەزراوە بین وەکو نەتەوەیەک وەکو هینێک ینی دەسەڵاتێکی وامان هەبێت کە نیشتیمانی بەهی هەموو هەرێمی کوردستانە لە باتی ئەوەی کە خۆمان پارتی و یەکێتی بمانگلێنن لەم شەڕانەوە هەر لایەکەم بۆ لایەکیان لە باتی ئەوە زۆر زۆر گرنگ کە ئێستا کورد خۆی ڕێبخاتەوە نەکەوەی کە خۆی بگلێنن لە شەڕی ترەوە بەڵام جوابەکەم وەرنەگرێت تقریبا بۆچی جۆزە سیاسیانە بوو ینی من ویستم بڵێم ئەوەی کە ئەوانەیڵێن فعلەن دروستە ئێمە سزایەکی ینی وەکو چۆنەڵێ دراوسێکەمانە یا ئەوە تا ناوخۆیی ئەمەدرێ ینی کاریگەریەکانی لەسەر ئەو دۆخەوەکو جەنابەت کە باسێکەکەی ئەم جم و جوڵە لە ڕفراندۆمەکەیەنا دروستە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ بەڵام ئەوە تا ئێمە باجێکی کەمانیا لە دوای ئەم ڕێکەوتنەوە بەڕاستی موچەکانمان بڕا ئیتر بە هەر بیانوەک بێ من ناتوانم 100% دڵنیا بم کە فشاری دەرەکی نەبووە لەسەر ئەوە بەڵام من پێم وایە کە زیاتر ئەمە پرسێکی ناوخۆی عراقە من ناتوانم یانی چکە بەڕاستی نەزانیاریم هەیە پشڕاستی بکاتەوە کە بۆ نمونە ئەوەی کە باسێکەن ئێران ڕۆڵی هەبوو بێ لەو پرسە من لای من هیچ زانیاریکی لەو بابەتە نییە و ناتوانم بەڵام ئەمە ڕاست نییە یاکرێ خۆ دزینەوە بێت لە هەندی حقایقی دیکە بەڵام با من ئێسێ مەسەر ئەوە بەدڵنیاییەوە ئەم ناوچەیە پەیوەندیدارە بەیەکەوە ڕەنگە یعنی دەستێوەردان هەیە وازەحە دەستێوەردانی ئێران یا لێدانە لە بەرژەوەندی ئێران زۆر بەڵام لە ڕاستیە ئەمە من پێم وایە بەشی زۆری هێزە شیعیەکان
بڕیاری خۆیانە چونکە چەند تێگەیشتێکیان هەیە یەکەم وا تێگەن کە هەرچەندە لەگەڵ هەرێمی کوردستان باش بن هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باش نابێت لەگەڵانە نەکەرەوەی یعنی ئەوە تا بزانە چەندێکە هەمواری یاسای موازنە کراوە بۆ ئەوەی نەوتی عراق لە ڕێگەی نەوتی هەرێم لە ڕێگەی سۆمۆ بفرۆشێ نایفرۆشن نایەن بە سۆمۆ لە ڕێگەی سۆمۆ دکتۆڵی ئەوان نایڵن بۆچی یاساکە نایڵن بچێتە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت وەزارەتی نەود بەگوێی کۆمپانیەکان ناکە گرنتیان ناتێ یعنی ئەو بیانوشیان بەدەستوێ لە ڕاستی ئەو بیانویان بەدەستەوە نەما چونکە هەمواری یاسای موازنە کرا یعنی خۆیان پیرۆزبایان نەکرد لە هەمواری یاسای موازنە وتیان بوجەی وتیان موچەی ئەم ساڵ و ساڵێکی تریژ مسەوگەرە ناوت خۆیان ناوت خۆیان وتیان خۆیان ڕۆشتمون ڕێککەوتنەکەیان کردو بۆ جێبەجێ ناکەن ئێستا بۆ نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ نافرۆشن بۆ ئەوەی سۆمۆ داوای کردووە بەڵێ چەند جار داوایان کردووە وەزارەتی نەوتی عراق چەند جار داوای ئەوەکە کە نەوتەکە لە ڕێگەی سۆمۆ بفرۆشن ئێستا بە ناوی کۆمپانیەکانەوە ڕێگریەکەن بە ناوی کۆمپانیەکانەوە ڕێگر علەساس ئەم کۆمپانیانە ڕازین باشە تۆ ئێستا باشە ئەم کۆمپانیانە بۆ ڕازین ئێستا نەوت بە 20 دلار ئەوە بفرۆشن بۆ ڕازینین بە 68 دلار بیفرۆشن ینی پیا و تێناگە لەمە بەڵام لی گەڕین ئەمەش ینی باسەکەمان لەوەیە کە ئەو تێگەیشتیان هەیە سەرباری هەموو نەرمیانی بەرامبەر بە هەرێم نواندویانە هەرێم ئامادە نییە ئەو التزاماتانی خۆی جێبەجێکە نەکەرەوە پێیان وایە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەو پارەی کە لە نەوت لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان وەریەگرن بەو پارەیە لۆبیەکی بەهێزیان لە دژی ئەوان لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا دروست کردووە ئەمە من زانیاریە پێتان ئەڵم یعنی پێیان وایە بەو پارەی نەوتەی کە لە هەرێمی کوردستان نایەن بە موچە نایشگەڕێنەوە بۆ عراق لۆبی دروستەکەن لە دژی حکوومەتی ئیتحادی لە ئەمریکا لە وڵاتانی تر بۆیە من پێم وایە بەشی زۆری ئەوەی کە ئەم جارە موچیان بڕی پەیوەندی بە تێگەیشتنی دەسەڵاتدارانی عراق و هێزە سیاسیەکانی عراقەوەیە و فشارێکی زۆر لەسەر سوودانی هەبووە بۆ ئەوە ئەمە لایەکی لای دووەمی جەنابە دووەرە ئەو داتایانەی کە وەزارەتی دارایی عراق بڵاوی کردەوە لە بڕینی موچەکەەوە کە ئێستنادی کردووە سەر تەقریرێکی دیوانی چاودێری دارایی لە خۆیەوە نووسیوێتی وەزی دارایی واڵێ باشە ڕاستە با بڵین ئەڵێ لە خۆی نووسیوێت باش بەس با قسەکان تەواو هاتووە ئێستنادی کردووە سەر راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێمی کوردستان بەیەکەوە کراوە ئەگەر ڕاست نییە ئەو تەقریرە وانە خۆ بێ نوسخەی لای ئەمان هەبێ با بڵاویکەنەوە بڵێنەوە ڕاست نییە سەیریکە من ئێوە خۆتان زانن چەند جار بەیەکەوە قسەمان کرد هەر لە خۆم نامەوێت هەر لە خۆم و قسە بکەمەوەوانە هەموویانم خوێندەوە هەموو ئەو بەیاننامانەی کە عێراق دەری کردووە دامەزراوە جیاوازەکانی عێراق دەریان کردووە و ئەوانەی هەرێم خوێندوێتەوە سەیری کە ئەوەی عێراق هەمووی داتایتیایە ئەڵێ تۆ ئەوەنە نەوتی فرۆشتووە نرخی نەوت ئاوایە ئەوەنە داهاتی ناوخۆی دەبووە ئاوایە تۆ سێری ئەو بەیاننامانەی ئەمان دەریان کردووە بزانێ یەک ڕقمی تایە یەک ڕقمی تایە هاتوون بەیاننامەیەکیان دەرکردووە ئەزانی پاشکۆکەیان کردووە بەچی قانونی موازنەی عێراق قانونی موازنە کە ئەو بڵاو بۆتەوە ئەوە لە وەقایع بڵاو بۆتەوە ئەوە شتێکی تەخمینیە بزانێ یەک داتا خەنە ڕوو دەفەرموو بڵێ ئەوەی وەزارەتی دارایی عێراق ڕاست نییە ئێمە ئەوە نەمان نەوت نەفرۆشتووە ئێمە بەوە نەمان نەفرۆشتووە دە پێمان بڵێ ئەگەر لای وەزیری دارایی نەبێ چوزانە چۆن بتوانێت بڵای کاتەوە من نازانم من ڕاستیەکەی من ئەگەر خۆم کار بەڕاستی دکتۆریانی پارەی نەوتەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی یا بەشێکی داهاتی ناوخۆ دەگوتێ ناگەڕێتەوە من وەکو خۆم ئەو کاتی کە سەرۆکی پەرلەمان بووم بۆ چۆنم وا بووە کەیان پێویستەکە سەرۆکی پەرلەمان بم یعنی پەرلەمان کامن سەلاحیەتی خۆی هەبێ خازع نەبێ بۆ هیچ دەسەڵاتێک لە دەرەوەی پەرلەمانەوە لە ناو پەرلەمان هەر ئەندامێکی پەرلەمان پرۆژە یاسای پێشکەش کردبێ بە شێوازە ئوسوڵەکەی خۆی دەکەس پێویست دەتوانن هاتووە ڕێک ڕۆشتۆتە ناو پرۆسیژەری خۆی لە ناو پەرلەمانە من حەزم لێ بوو بێ حەزم لێ نەبوو بێ مەسەن فراکسیۆنی یەکێتی لە دەستەی سەرۆکایەتیان نەبوون زۆرترین ئەو پرۆژە یاسایانەی کە خوێندنەوەیان بۆ کرا ئەو کاتە و هەندێکشان پەسەند کراونی فراکسیۆنی یەکێتی بووە باشەکە لە دەستەی سەرۆکایەتیشان نەبوون ئەگەر من دەسەڵاتم نەبێت چیەکەم بۆچی لێیان ئەگەر تۆ دەسەڵاتی ئەوەت نەبێ و ئەمە بیانوە نییە ئەمە کەی بیانوە ئەگەر من دەسەڵاتم نەبێ من بۆ خۆم واڵم
یەکێک لە هۆکارەکانی ئەوەشی کە کاتی خۆی بەیاننامەمان دەرکرد وەکو فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر موچەبڕین ئەمە بووە. ئێمە خۆمان ئەومان قبول نەکردەوە. من خۆم قبولم نەکردووە ڕازی بم بە بڕینی موچەی خەڵک. تۆ بۆ ڕازێبی بە پێناوی ڕازێبی ئەبێ ئەم پرسیاریان لێ بکرێت بۆچی ڕازێبن بۆچی ڕازێبن تۆ کە دەسەڵاتنەوێ بۆچی لەوێت من نازان بەڕاستی تە بەرژەوەندیە یاخود شتەکە لە بەر خەڵکە ئەمایان شتێکی دیکەیە. بەڵام من با پرسیارەکەم وە بێ ینی چارە نووسی موچە چی لێ دێتەوە؟ ینی بەو پێی تۆ لینکت باشە لەگەڵ بەغدا لە هەرێم خوێندنەوەت هەیە بۆ ئەم دۆخەی ئێستا خۆ خەڵک ئەکرێ بۆ نمونە 3 تا 4 8 مانگ موچەی دەبێت. لە ڕاستیە ئەمە پێویستی بە هەڵگرتنی گیانی بەرپرسیارەتی هەیە لەلایەن هەردوو لاوە عێراق و هەرێمی کوردستان و پێویستی بە ڕێککەوتنێکی کۆنکرێتی هەیە لەوەی کە نەوت چۆنە فرۆشرێ لە ڕێگەی سۆمەوە و نەوتی هەرێمی کوردستان بفرۆشرێ بۆی دەرگایە بکرێتەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەشدار بێ لە پارەدارکردنی داهاتی گشتی عێراقا و لەو ڕێگایەوە جارێکی تر مەسەلەی موچە چارەسەر ببێ وەگەرنا بە پێچەوانەی ئەوەوە لەم کاتەیە کە ئێمە لە دۆخی شەڕین لەم ناوچەیە و وەکو جەنابی شەباستی کرد فعلەنەوە ئەوەش هەر لە بیرما بوو بەڵام یعنی هین نەبوو فعلا ئەوانە لەوەشە ترسن ئەو شەڕە بگوازرێتەوە بۆ عێراق و کاریگەریەکانی بەسەر عێراقەوە ببێ و جگە لەوەش ساڵی هەڵبژاردنە لە عێراقا بۆیە نابێت چاوەڕێی ئەوە بین هەروە عێراق لە خۆیەوە موچە بنێرێتەوە جارێکی تر بەڵکو هەر لە ئێستاوە پێویست دەکات بە تایبەتی کە مەساری محکەمەی اتحادیش پەکی کەوت ئێستا بەو هێنەی کە ئەو ئەزمەی دروست بووە کە ئەزمەکە قوڵە لە ڕاستیە هەر پەیوەندی بە ئێستاوانە پەیوەندی بە ڕابردووشەوە هەیە کێشەی نێوان ئەنجومەنی دادوەری و محکەمەی اتحادی نەک ئەم خولەکانی پێشووتریش بۆیە لەبەر ئەوەی کە ئەوەش ئەو مەسارش ئەو کێشەی تێکەوتووە ئێستا پێویست دەکات گفتوگۆیەکی جدی بێتەکایەوە بۆ چارەسەری مەسەلەی ناردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بکرێ کە پێم وایە لەو مەترسیانەی کە بۆ خەلیج دروستە بێ لەو مەترسیانێت لە خەلیجا دروستە بێ ناردنی نەوتی هەرێمی کوردستان و نەوتی عێراق لە ڕێگەی تورکیاوە ئەمە ینی خواستێکی نێودەوڵەتیش بێ و ئەمە دەرگا ئەکاتەوە بۆی چارەسەری موچە خۆرانی هەرێمی کوردستان. من زۆر باش و باسیەوەت کرد ئێستا جۆرێک لە بۆچوونیەک هەیە ینی بەتایبەتی لەلایەن ڕەنگە پارتیەوە ینی پێی وابێ جارێکی دیکە لەبەرەوەی ئەو ڕێگە ئەگیرێت لە نەوت لە ڕێگەی بڵێنبۆری تورکیا بۆ جیهان بتوانێت خۆی ئەتوانێت نەوجارێکە هەنار دەکاتەوە ینی ئەم چەکە بەکاربێنێ لە بەربەرژەوەندی خۆی. من نازانم گۆڕانکاریەکان بە چیەگا بەڵام ئەوە پەیوەندیدارە بە ڕێککەوتنی نێوان عێراق و تورکیا خۆیسە دەرکەوت ئەو پرسیاری مامەڵە لەگەڵ عێراقا بەدڵنیاییەوە مامەڵە لەگەڵ عێراقاکەنەوەن و چونکە یعنی ئێستا قەرارێکی هینمان هەیە دەستێنە و ژیوانی پاریسمان هەیە کە تورکیا پێویستەکە لەگەڵ عێراقا مامەڵە بکات لە ڕۆەوە باشە بەس تۆ ئەمە وەرە ئەمە بقۆزەرەوە وەکو خاڵێکی هێز بەکاری بێنە لەگەڵ عێراق ڕێکەوە لەسەر مەلەفی نەوت و لە هەمان کاتیشە هەم موچە مسەوگەر بکە هەم ڕێگای بکەرەوە بۆ دانوستان و گفتوگۆ بۆ ئەوەی کە یعنی هەندێک لە کێشەکانی تری شارەسەر بکەیت یعنی ئەمە دەرفەتە ئەتوانی وەکو دەرفەتێکی گشتی سەیری بکەیت کە تۆ جارێکی تر لەگەڵ عێراقا هەوڵی چارەسەرکردنی بەشێک لە کێشەکان بی. زۆر باشە ئەمەوێ خوێندنەوەی جەنابەت بزانم لەسەر مەوزوعی ئەم شەڕە ینی ئەنجامەکەی چی لێ دێت؟ لە ڕاستیە ینی زۆر ڕۆی خەڵک تەسەوری ئەمەی ناکە بەڵێ ئەو پێی ناوەتە 9 ڕۆژ بەڵێ خۆی ئەمە ینی ئەمەی کە ئێستا ئەگوزارێت لە ئاستی دنیاە شەڕێکی جیهانیە جەنگێکی جیهانیە بەڵام ئەعلانی ناکەن کە جەنگی جیهانیە یعنی وەگەرنا جەنگی جیهانی چییە؟ یعنی جەنگی جیهانی هەرەوەیە کە ئەبێ ئللا ئەوروپا شەڕێتیا بێ ئەی بۆ ئێستا چەند وڵات لە دنیای جەنگی تایە ئەوە لە ئۆکرانیاوە جەنگە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی جەنگە هەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشدارن لەم جەنگەیە یان لە پشتی ئیسرائیلەوە هەموو غەرب هەیە لە پشتی ئێرانەوە هەموو شەرق هەیە لەبەرەوە جەنگێکی جیهانیە بەڵام ڕناگەیاندرێ ئێران دەوڵەتێکە لەم ناوچەیە ئیسرائیل بە هەمان شێوە ڕەنگە وا تەسەور کرابێ کە ئەو توانایانەی نییە بەو شێوەیە بەڵام لە ڕاستیە ئەو دەوڵەتە توانا و هینی خۆی هەیە و ئەو نظامی ئێرانیش
هاوشێوەی نظامی سوورانیە هەروە بە ئاسانی کۆتایی پێبێتوانە ڕەگ و ڕیشەیەکی هەیە لەناو ئەو دەوڵەتەیە و بۆ ئێمە بۆ هەموو لایەکمان بە تایبەتی بۆ کورد ئەوە باشە کە ئەو کێشانە بە شێوازی ئاشتیانە یەکلا بکرێتەوە لە ڕێگەی دانوستانەوە یەکلا بکرێتەوە و لە ڕاستیشە بۆ کوردی ئێرانیش ئەوە گرنگە کە سەرنجیان لەسەر خۆیان بێ یعنی نەبنە سوورەی بەردەشکرد لەو ڕووداوانی کە ڕوەدەن سەرنجیان لەسەر چۆنیەتی تۆکمەکردنی خۆیان بێ ئەزانی ئێمە پێویستەکە دەمە بزانین ئێمە نەتەوەیەکین لەم منطقەیە ڕەنگە هەوڵی سڕینەوەیان درراوە نەسەرڕاوینەتەوە بەڵام دەوڵەت لە تاران هەرچیەک بێت نظامی شا بوو دوایی نظامی ئیسلامی هاتووە لە کۆماری ئیسلامی هاتووە ئێمە ئەگەر خۆمان بزانین چۆن ئەتوانین کێشەکانمان یەکلاکەینەوە لەگەڵ هەر نظامێک هەبێ ئەتوانین کێشەکانمان یەکلاکەینەوە بەڵام بەم پەرتەوازایی بەداخەوە لەناو هێزە سیاسیەکانی کوردی ئێرانی ژێ نەئەتوان لەگەڵ ئەم نظامی ئێستا کێشەکانیان یەکلاکەنەوە نە لەگەڵ هەر نظامێکی تریش کە تەسەورەکەی هەڵبژار لە عێراقا بکرێت ئێستا ئەڵی پارتیوەکێتی چانسێکی باشیانەیە لە مۆزوعی لە پێکەنانی خەریک بوو کابینەکە نزیکە بوونەوە ئەم دۆخە ڕوویە موچێشی هاتە سەر ئێتر هەیسا چاوەکان هەمووی لەسەر ئەم شەڕەن بەڕاستی تقریبەن خەڵک ینی چارەنووسی هەڵبژاردن لە عێراق و پێکەنانی حکومەت چی لێ لە ڕاستیە لە دوای ئەمەی دادگای باڵای فدرالی ئەگەر بە زووی نەتوان چارەسەریکەن و ئەگەر ئەو کێشە ناو خۆیانەی لە ناو ماڵی شیعە هەیە ڕەنگ باتەوە لە کێشەی نێوان دەسەڵاتی دادوەری و حکوومەتی اتحادیش ئەمە ڕەنگە بە دڵنیاییەوە ینی بە تایبەتی لەو شەڕەشی کە لە ئارایە و ئەگەر لێککەوتی بۆ عراقیش بێ دوور نییە هەڵبژاردن لە عراقیش دوابکەوێ هەرچەندە تا ئێستا هیچ هەڵبژاردنێک لە ئاستی عراقا دوانەکەوتۆ بەڵام نەکەوتۆتە دۆخێکی بەڵام بەم شێوەیە نەبووە دۆخێکی لەم هەرچەندە ساڵی 2021 پێش هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەو کات هەڵبژاردننی پێشوەخت بوو دادگای باڵای فدرالی کەوتە بۆشاییەوە بەڵام چارەسەر کرا ئەو کاتە توانرا چارەسەر کرێ ئێستا ئەم کێشانەی لە نێوان دادگای باڵای فدرالی و ئەنجومەنی دادوەری هەیە تۆزە کێشەکەی قورستر کردووە لە چارەسەرکردن چونکە ئەوەی کە دادوەر بۆ دادگاکە دائانێ سەرۆکی دادگای باڵای ئیتحادی سەرۆکی ئەنجومەنی دادوەری سەرۆکی جیهازی ئیشرافی قەزایی سەرۆکی داواکاری گشتی ئەم چوارەن بەیەکەوە یعنی ئەگەر ئەم دوانە کێشیان هەبێ بە دڵنیاییەوە ڕەنگە عەقەلە بکەوێتە ئەوە چارەنووسی حکوومەتی ینی کابینەی دەچی لێ وا بزانم باسمان کرد لە ڕاستیە هەتاکو دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە بێ یعنی نا حکوومەت ئەوەندە گرنگە پێک بێ نە هەر گرنگە یعنی ئێستا خۆشیان پیان وایە هەر وا بێ باشترە ئێستا ینی ئێستا حکوومەت هەبێ و نەبێت چییە یعنی لە معادلەکەیە لەبەرەوەی ئێمە کۆمەڵک دەسەڵاتی ئەمری واقعمان هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی دوو دەسەڵاتی ئەمری واقعمان هەیە ئەوانە حکومەکەن شتێکی هینیش هەیە لاوازی ژەیە ناوینراوە حکوومەتی هەرێم و بۆ نمونە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی دادوەری ئەمانە لاوازن یعنی زیاتر ئەو دەسەڵاتی ئەمری واقعەکان زاڵم زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاتێ بێمەت بەخشیت سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کە تا گوێسە بینەری بەرنامەکەم بوون بەخواتان سپێرم خواتانە